ڕووداوەکانە مێژوو هەر کامیان قۆناغێک عەقڵە ئینسان و ژیانە ئینسان بەرەو پێشتر ئەوەن و ئینسانەکان ئیتر ناگەڕێنەوە دەورانە پێشووترە لەو ڕووداوانە. ئێمە مرۆڤە دنیایە هەزارەی سێوەمین بە کۆمەڵێک ڕووداوە جۆرا و جۆر کە دەستیان داگەسە دەستی یەکتری و ژیانە ئیمڕۆییە ئێمە بەردەوام ئەکەن. ئاگادارم لە مەئاسات و لە کێشەکانە مامۆستایان لە هەرێمە کوردستانە عێراق کوردەوارە داگیرکریا گەژێر چەپۆکە نووسینگە دەوڵەتیەکەی یەهودی مەسیحیە عێراق. مامۆستایانێک کە ئەوە ماوەی 3 مانگە بەرەو بایکۆت ئەڕۆن. ئەمە سەرەتای مێژوویەکە لە حەیاتە کۆمەڵایەتیە ئێمە تا ئاوەڕێک بە خۆمان بدەین و ئاوەڕێک بە کۆمەڵگامان بدەین و ئاوەڕێک بە هەڵسوکەوتێک لە ناوە کۆمەڵگایە ئێمە ئەچێتە ڕێوە. دەرەنجامە ئەم بایکۆتە دەبێت چی بێت؟ تەبیعەتەن تەمام باڵا خەڵکە ئەم سەرزەمینە لە پشتە مامۆستایانێک ئەوێسێت کە بیان کات بە پەروەردەکەرانە ڕۆحە مردمانێک. جی لە داهاتوو لە هەموو بوارێک تەیار و ئامادە بێت بۆ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ دنیای ئەمڕۆ. مامۆستایان تا ئێستا ئەگەر کەرەستەیە دەسە نظامە سوڵتە بووگن دەبێ لە ئیمڕۆوە کەرەستەیە دەستە خۆیان و مردمە خۆیان و پیرۆزی و گەورەی خۆیان بن. سەرەتای ئەم بایکۆتە وا لە کوردەوارە داگیرکریاگە لەلایەنە کۆرپۆرێشنە عێراقی و دەسی پێکردگە ئەتوانێت سەرەتای دروستکردنە ئۆرگان و ڕێکخراوەی مردمی پەروەردە بێت. پەروەردەیە کە ئینسانە کوردی پەروەردەکات، ئینسانێک نە بە سەخافەت و لێدراوی و توانەوەی ئینسانگەلێک کە لە ڕێگەی دەستگاهە پەروەردەی ئێرانی، عێراقی، تورکی، سووری یا هەر دەوڵەتێکی تر دانرابێت. مەقولەی دەوڵەتیکردنە پەروەردە مەقولەیە کە ئەگەڕێتەوە سەر تێئۆریزەکردنە ئادام سمیتێک کە باوەڕمەندە لە دابەشکردنە کارە. ئەمە حاکمیەت و دەوڵەتە بە ئەستاندنە سەرانە و ماڵیات لە خەڵکی و باجە لە خەڵکی، نەهادێک کە خەیر و بەرەکەتی تیانیە بیکات بە نەهادە خەیر و بەرەکەت و پیتدارە بەردەوامکردنە دەسەڵاتە خۆی. بۆیە لە ناوە نەهادە پەروەردە یەکدەستسازی ئەکەن و ئینسانگەلێک ئەدەنە دەرەوە کە موتیع دەسەڵات بێت، نە ئینسانگەلێکی خەلاق و نە ئینسانگەلێکی گەورە. بەڵام اتفاقێکی گەورە لە سەرزەمینە ئێمە کەوتبێ. مامۆستایانە سەرزەمینە ئێمە و ئەم بەشە لە مامۆستایان کە ئیمڕۆ حازرن و لە ژێرە نەحامەتە دەسەڵاتە حکوومەتە هەرێمە کوردستان و دەوڵەتە عێراقی خەریکن ئەهاڕێن و منداڵەکانە ئێمە کە چارەنووسە داهاتوویان دیار نییە، بەختیان بەسریا گەسۆ بە دەوڵەتە فاسدە و نووسینگەیە ماسک دەوڵەتیە فاسدە عێراق نوێ. تا زانست و ئاگاهی، تا پەروەردە و ئینسانە گەورەیە کوردی سڕکن، تا مناڵەکانە ئێمە قەبارە بچووکتر و قەبارە بچووکتر بوون. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ سەرەتایە ئەم بایکۆتانە لەلایەنە مامۆستاکانە سەرزەمینە ئێمە بە سەرەتایەکی گەورە ئەزانێت و پێی وایەکە بە هەموو تەوان و تەوژمە خۆیوە مامۆستایان بەرەو ئەو ڕێگە بوات کە نەهاد و ڕێکخراوەیە گشتی و مردمیە پەروەردە و دەسە خەڵک بکەوێت. خەڵک ئێمەمانان دانە بەدانەی ئێمە لە بتەوکردنی بەردەوامکردنی بەڕێوەبردننی بەشدار بین و هەر کامەمان زەکات و باجێ ئەم پەروەردەیە کۆمەڵایەتیە بدەین. هەر بنەماڵەیەک بە گوێرەیە هەر دەسەڵاتێکە هەسی یەک بار بۆ هەمیشە دروسە مەکاتب ئەگۆڕین، ئەوانەی کە علومە ئینسانین، ئەوانەی کە هەندەسەن دەست ناخۆن و قەوانینە هەمەگیرە دنیان، ئەوانەی کە علومە ببەخشن تەبیعین
وأوانيك علوم إنسانين وكو كوملايتي وكو درون ناسي وكو ميجو أمانا علوميكن كدبيت علوم كردي بن وإنسان كردي پرورده بكن أما ميسر نابيت مگر بحبون ما مستایان كردي ما مستاقلي كسرچاوي داهاتو بجيويان بمنت بخوشحاليوه للايان مردميك تأمين أكريت أم آورنا دانوي حكومة هريم كردستان وبغداد لما مستایان سرزمين إيمه سرتاي وخوهاتنا مردم إيمس أوانيك مناليان هز أوانيك باورمندن بجيل داهاتو وأوانيك قلكيان ميراس جيبيلن بو داهاتو هربويا أخيز كردوان سربخو نك پال پشتيكا بلكو تمام قد لقل ما مستایان أم سرزمين أويسيد بو ودرهاتنا وتمام كردنا أم قيران يكبار بو هميشه إما نقبة تنها أمرو كيشي موچو آبوري ونبوني داهاتي ديار من بو ما مستایان هز إما نبون داهات ديار من بو منالكان من هز كلنا والسفة أم كلاسان دانيشن بالدروس حكومة إراقي حكومة إيراني پرورده أكرين أما السرطاية كتا استعداد كان تاما مستاقورة كان أم سرزمين لدوري يكتري خربونو وبهمة إيوغل همت بكن هرچيش تجيب جيكن أما إيوغل لهر نويج جمعية كا بولا مزقوتي دروس أكن أما إيوغل لهالقل ريزاني كا بهزاران هزار دولار وبمليون ها دولار كو أكنو تا مزقوتي بسين لجيكا هيج عبادتي لو قورة ترنية كتو من لتخوت ومردم خوت لكزولي دربيريت برام برب نسل داهاتو وجيل داهاتو مسؤولية بقريت آور ندانوي دولة إراقي سرطايكي بيروزة وآور ندانوي حكومة هريم كردستان سرطايكي بيروزة كما مستاية پای برزة مل برزة دیددار کردی لدایک بوید و ایما آمادین به همو توان و توجمانوه به همو دسو دسلوککان و یاران مانوه لم سرزمینه لخومان والتمام پوتنسیالکان من ما یدابنین برو ریک خستن نهاد پرورده کردی به بهترین شیوه که بتوانه باشترین ژیان دەستەبەر بکات بۆ مامۆستایان و بۆ جیل داهاتوویە ئێمە بزانن هەر ڕووداوێک مێژوویەک ئەگۆڕێت ئۆکتۆبرە ئەدوایی شەڕە فلستین جلوەگە لە جۆرا و جۆری بوو فرشتێکی گۆڕا ئەگەر ئاوڕێک بە دوای ئۆکتۆبرە کۆتایی بدەن بەجێ ئەوەی بکەونە چەلەحانیە ناوە چایخانەی شەعب و ناوی تلڤیزیۆنەکان و زانکۆی تاران و زانکۆی ئەستەمبوڵ و زانکۆی لەندەن لەم تاریخ بەرساختەی جەعلیە هەل لە شمشێرکێشەکانە حەمەی فاتح و تا سەعد عەبی وەقاس و هەل لە شمشێرکێشەکانە تا تەیمورە شەل و تا تەموچینە چەنگیز و بۆتانە خاتە درۆوە یەکێک لە جلوەکانە ئەم شەڕە فلستینە ئەمەسەکە بەپێش چاوە ئێوە لە قەرنە بیستویەکە لە هەزارەیە سێوەمە لە کاتێک کە بەشەریەت ئاخرین دەستاوەردە تەکنۆلۆژیکە خۆی لە بوارە چەکا هەست لە بوارە لۆجستیکە هەست لە بوارە کۆنتڕۆڵ و چاودێریە هەست لە کەرتە قەزە لە 360 کیلومترە چوارجێ کە 2,200,000 ئینسانی واتیا وەکو شارە مرۆچە کە لەم 360 کیلومتری چوارجێ بەشێکی فرەی بۆ کشت و کاڵ و داهاتە ئەم 2,200,000 ئینسانە دانریاگە و لزا لە ناوە شارەکانە وەکو قەزە و خانی یونسا ڕێژەی تەراکۆمە جەمعیەت 9,000 لە 1 کیلومترە چوارجێە 9,000 ئینسان ئینسانگەرێ کە نە لە ماڵە ویلایەکانە بەڵکو لە ناوە هەورەبان و لە ناوە ئاپارتمانە ئەژین و هەر بلۆکێکی ئاپارتمانی سەدان ئینسانی واتیا غەزەیە کە مەحاسرە کریاگە گەمارۆ دریاگە و خەڵکەکەی ناتوانێ دەرچی
22 ڕۆژ 23 ڕۆژە ئەرتەشە ئیسرائیل بە هەموو دەست و دەسەڵۆکەکانی یاڵەتە متحدەی ئەمریکا بە پێشکەوتوترین چەک بە گەورەترین ئیمکاناتە حربی خەریکە لە قەزادا 24 ساعەتە 7 ڕۆژە هەفتە خەریکە بۆمباران و تۆپبارانی ئەکات. بەڵام تا ئەم دەقیقە بەواتەی حەماس 7,000 نەفەر کوژیاکە. دوای خاڵیکردنە 3,000 تەن تەفجیرات و ساختمانێ تێرێتە خوارەوە 7,000 نەفەر مردگە لە تەراکم جەمعیەت 9,000 نەفەری لە 1 کیلۆمتر مربع خەڵکێ کە تەوانە دفاعی لە بەرامبەرە هەواپەیمان نییە ناتوانێ هەواپەیما بخاتە خوارەوە خەڵکێ کە ناتوانێ هەڵبێت و گامارە و دریاکە 7,000 نەفەر مردگە. ئێستا تۆ بڕۆ ڕقنە تاریخ بە من بێژە سەعد عەبی وەقاس لە شەڕە جەلەولا 300,000 کوشتگە کورە کاکە تۆ 300,000 دانە کاوڕ ناتوانی بکوژی بە چەقۆ. ئیسرائیل بە هەموو ئیدعای و 22 ڕۆژە بەبەرچاوە ئێوە 7,000 کوشتگە ئەویش داگێ لە بیمارستان داگێ لە مەدرسە داگێ لە بیمارستانە ئەهلی 500 نەفەری تیا کوشتگە ژن و مناڵ و پیرەژن و پیرە پیاو. دەی تۆ بڕۆقنە تاریخ 2000 دانە پرۆفسۆرە یەهودیە کوڕە خەربێرە بێژە تەموچینە چەنگیز لە نەیشابورە ئێرانە 1 ملیۆن نەفەری سەربڕی. ئەژێ کاورایە ئاغایە بە نۆکەرەکەی وتی هەتی و هەڵسم 2000 شەقە تێڵدەم وتی قوروانیا حسێ و نازانیا 2000 شەقە نەوەشانگە تۆ شەقە دووم بووەشێنی هەموو گیانە تووشی تەشەنوجاتەوی. وەڵا سەعدە عەبی وەقاسا دەم سەرزەمینی ئێمەیە گە 300,000 نەفەری کوشت باواکانمانی کوشت داواکانمانی برد. ئەی تۆ کوڕەکەی ئەی تۆ کوڕەکەی چۆن 300,000 نەفەری گرت لەکوێ گرتی چۆن سەری بڕی؟ تەیمورە شەل لە ئەسفەهان 80,000 کەلەی بڕی واقعان وەچە بزارێ وە شمشێر چۆنی گرتن تۆ 80,000 مەڕ ناتوانی سەر بوڕی کورە تۆ 80,000 مریشکە پێ ناگیرێت دا مریشکێکی لادێ بەردەن 10 پیاک بیگرێ بزان مەتوانێ بیگرێ. ئایسە بۆ دەرەکەوێ مەلامەچەی بارزانی چۆن 250,000 هێز شەڕکەرە تەیاری تواندۆ لە 2 دقیقە لە 2 دقیقە 250,000 هێزە شەڕکەری تواندۆ وتی لە ئەرتەشە عێراقە ترسی. ئیسرائیل و ئیاڵەتە متحدەیە ئەمریکات بە تەکنۆلۆژیە 5G بە سەتەلایت ناڤیگەیشن بە درۆن بە هەواپەیمای F-35 بە ساڕۆخە نقطە زەن لە دەریا و زەمین و ئاسمانگ و پەلامارە غەزەیداگە 7,000 نەفەری کوشتگە بە 22 ڕۆژ. ئەم تۆقاندنە چ بوو لە مەردم ئێمە کردتان؟ جەهان ناگەڕێتەوە دوای 7 ئۆکتۆبر ناگەڕێتەوە تەواوە سەحر و جادووی ئێوە بەتاڵ بوو 1 جلوەیە ئەم شەڕە بە تۆ ئێژێت تەمامە ئەم مێژووە جەعلە لە سەروەریە ئێرانیەت لە سەروەریە تورکیەت لە حەمەی فاتحە گەواد لە خولەفای بێشەرەف ئیسلامی 1 بە 1 گەشتی دروست. تۆ کامە مەرکەزە تەجەموعیت بووگە 800 ساڵە پێش و 900 ساڵە پێش کە لە 1 کیلۆمەترە چوارجێە 9,000 ئینسانی تیا بوو بێت. چۆن تۆ پەلامارم جێگەیەکە داگە خەڵکەکە گرتکە ئەم خەڵکە ئەیتوانی لەگرا هەڵسێ بڕوا بۆ ئەولا لەم تەپە بڕوا بۆ ئەو تەپە لەم دۆڵ بڕوا بۆ ئەو دۆڵ چی بوو تەکی خۆیان بیوات؟ ناشێ بیمارستانی نەبوو بێ پارەی تەقاعودی نەبوو بێ سەلاجەی بووە بۆ کوێ مەبەڕیدەی بووە بۆ کوێ ئیسپلێتی بووە بۆ کوێ تەراکتۆری بووە بۆ کوێ کاورای کاوەل. بۆیە تۆ ئەوێنید ئۆکتۆبر پایانێکە بە تەمام ئەم تەوەهمە کە کردگیانە سەمێشکە ئینسانە کوردی لەم سەرزەمینە تا بچووکی کەن و بیترسێنن. هەروە کەوتم بایکۆتە مامۆستایان جلوەی فرەی واتیە
با دەوڵەتە بێشەرەفە عێراق نوێ ئاوەڕیان لێ نەداتۆ با حکوومەتە فاسدەکەی تا سەردەندانە ئەقلیمە کوردستانە بەرساختە ئاوەڕیان لێ نەداتۆ. خۆمان ئاوەڕ لە مەردەمە خۆمانە دەین. ئێمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیعلامەکات ئەم ڕووداوە ئێشێ بەرەو دروستکردنە ڕێکخراوەی گشتیە کوردیە پەروەردە بڕوات. ئاحادە مەردەمانە ئەم سەرزەمینە باجە ئەم ڕێکخراوە ئەدات، باجە پەروەردەکردنە مناڵەکانی خۆی ئەدات و ئینسانە کوردی تەربیەت ئەکات و علومە ئینسانیە کوردی دائەنێت تا لەم گشتە تڕەهاتە نەهاد فاسدە ئاموزش و پەروەرشە عێراقیە نجاتمان بوێت. ئاموزش و پەروەرشە عێراقی ئمڕۆ مەشەیە ماستاوی بکردایە بۆ ئەو مامۆسانەی وا خەریکن ئینسانە خەسیاگە عێراقی تەسلیم بووگە نظامە سڵتە دروستەکەن ئەبووە ماستاوی بۆیان بکردایە نەک ئەوەی کە ئاوڕیان لێ نەداتەوە. هەروە کە شەڕە قەزە و شەڕە فلستینیەکان جلوەگە لە جۆرا و جۆری هەس. ڕووداوەکانە ئەمڕۆیە سەرزەمینە ئێمە جلوەگە لە جۆرا و جۆری هەس. ئەمڕۆ لە سەرزەمینە ئێمە مەوجودین. ئێمە بە خەڵکی ئێژین بنوارە تۆ حتا بەیانیتە کە ئێمە چەلەحانی ئەەکەی و درۆ ئەەکەی و دەسەکەی تەقنتا لە بەی حەقی تێریتی و لە مشتێ پڕتۆکە یەهود نووسیاگە هندی نووسیا قسەمان بۆ ئەەکەی. لە بەرچاوە ئێمە بە 3000 تەن تەفجیراتە بۆمب دایکە ئەمریکایی و ئیسرائیلی لە تەراکم جەمعیەتی 2,200,000 نەفەری بە 23 ڕۆژ بمباردمەنت زەمینی ئاسمانگی و دەریایی 7,000 نەفەر ژن و مناڵ کوژیاگە. تۆ حتا بەیانی حەپە بێبێژی سەعدە وەقاس 100,000 کوشتگە حەج کەسێ باوەڕە پێ ناکات. لێ دەپرسێ بەچی کوشتی؟ لەکوێ کوشتی؟ چۆنی گرتن؟ چۆن گەماڕۆیدان؟ چۆن زاتی کرد نزیکە 100,000 نەفەر ئینسان بوێتەوە؟ ئەی بۆ ئیسرائیل ناوێری بڕواتە ناوە کەرتە قەزە بۆ ژن و پیرە ژن و مناڵ و گەنجە فلستینی بۆ زاتی نییە بڕوە. بۆ بە یەگانە مهندسی و تانک و یەگانە تەخریب و یەگانە هەوایی و تۆپخانە و ناوە هەواپەیمابەرە ئایزەنهاوەرە ئەمریکایی گەماڕووی مردمە دەستخاڵی دە بەرامبەرە هەواپەیمای F-35 دانیاکە. تەواو بوو، تلسمە تاریخ تەواو بوو، جادوو تەواو بوو، جادووی ڕەش تەواو بوو، جوولەکە بازی و نۆشتەکردن و دوعاکردن تەواو بوو، سحرە ئەوقاف تەواو بوو، تڕەهاتە مەلاکان تەواو بوو. تۆ ئێستێشە بێژیت چۆن کەی سەعدە ئەبی وەقاس کەی لەکوێ گیر هاورد پەلاماری داگرتی؟ چۆن کامە کانونە تەجەمع و گرتبوونەوە و خرتبوونەوەی خەڵکی گرت؟ ئەم خەڵکە لەکوێ بوون؟ چۆنی گرتن؟ وا ئیسرائیل ناتوانێت دوای 23 ڕۆژ قەزەگرێت. لە قەرنە 23 ها لە دەورانە درۆناوە ئێوە خەڵکتان پێتەقاندگە لە دەورانە هێزە دلتا ئەو هێزە تۆقێنەرەی وا ئەتۆقێنی. تەواو بوو ئەم گشتە جادوگەریە تەواو. دەوڵەتە عێراقی بزانێت دەوڵەتە دەستکردە عێراقە فاسدە نوێنەرە نظامە سڵتەیە جیهانی دەموچاوە وازحە کۆرپۆرێشن سازیە لەم سەرزەمین ئەجماع فسادەکەی حکوومەتە ئیقلیمە کوردستان شارەوانیە هەولێر و سلێمانی بزانن. ئاوڕنەدانەوە لە مامۆستایان ئەوە بەختە ئێمەیە کوردەکە ئێمە ئەواتە فازێکی ترۆ. دەنا ئێوە لە ڕێگەی مامۆستا دەبوایە ئەم مردمە ئێمەتانە نابود کردایە ئیستە ماستاوتان کردایە بۆ مامۆستا بەگوێی ملیۆنێ دینار حقوق 5 ملیۆنتان بدایە تا ئینسان خەسیاگت بێعەقڵە عەقڵ نەزۆکتان دروست کردایە بەو علومەی وا تەدریسیەکەن. و ئەم اتفاقە و ئەم ڕووداوە ئێمە بەرەو دروستکردنە ڕێکخراوەیە پەروەردەیە کوردی ئەوە و زەرورەتە دروستکردنە ڕێکخراوەیە پەروەردەیە کوردی تا مامۆستایانە ئەم سەرزەمینە لە گیرفانە ئەم مردمە گەورەترین تەعلیمە ڕۆحیە مردمێک بدەن و منداڵەکانیان پەروەردەکەن بۆ سەروەری و بۆ گەورەی و بۆ حکمڕاندنە بە ئەم جیهانە و بە چارەنووسە خۆیان. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ
تمام قد ام اتفاق پیرۆزە لە بایکۆتە مامۆستایانە سەرزەمینە کوردەوار بە وەرچەرخانێکی مێژووی ئەزانێت و مطمئنە لە هەنگاوەکانە ترا خەڵک و مامۆستایان و خەڵکە سەرزەمینە ئێمە بەرەو دانانە ڕێکخراوەی مەدەنی، ڕێکخراوەی کوردی و ڕێکخراوەی گشتیە پەروەردە ئەڕۆن تا بەرەبەرە سنگەرەکان لە دەسە مشتێ نەهادە سیستەمی کە سڵتە دەربێنین و هیچێک نیەن بێجگە لە واقەواقە نەوێت ئێوە ئەمەتانە لە کۆڕۆنادی لە 7 ئۆکتۆبرا دی و لە ئۆکتۆبرە کۆتاییە ئەیوێنن. ئێتر پێویست ناکا دانیشی مامۆستای مێژوومان بۆ بێری، شەرقشناس و بەیحەقی ناسمان بۆ بێری، ئیتر پێویست ناکا لە پشتم تریبونەکانە مزگەوتە هاوارکەی بەبەر چاوە ئەم مردمە خەریکن ئەوێنن. 9,000 تراکم جەمعیەتی لە 1 کیلۆمەترا دوای 23 ڕۆژ دوای ڕژاندنە 3,000 تۆن تەفجیرات بەسەریان و 7,000 نەفەر مردگەن. 7,000 نەفەر مردمە گەمارە و دریاگێک ناتوانێت دەرچی. تەمامە ئەم مێژوویە دەستکردتانە نابود بوو. ئەمە ئۆکتۆبرە کۆتاییە. ئەم بایکۆتە مامۆستایانە، مامۆستایانە گەورەیە کورد دەست ئەشۆرێت لە دەوڵەتە عێراقی خەڵکە کورد یەکەم جار لە تاریخی خۆیە بەرەو نەهادە پەروەردەیە خۆی ئەڕوات و ئەمە قۆناغە کتەی ئەکات. هەر مردمێک ئاوڕ لە معلمینە دروستکردنە جیلە داهاتوو ئێستاییە خۆیان نەداتەوە مردمە نابود بووگە. بۆ خاتری ئەوەی بە سەروەریە خۆمان بگەین دەبێ مامۆستایان مستەخدەمینە خۆیان بن و دەبێ لە گیرفان ئەم مردمە بەو پەڕی شکۆ، بەو پەڕی گەورەی، بەو پەڕی خۆشگوزەرانی و خۆشبەختی بتوانن ناڵە ئێمە پەروەردەکەن و تەک بە تەکە مردمان ئەم سەرزەمینە دەبێ ماڵیات و زەکاتە گەورەی بدەن و ئەم نەهادە بخەنە ڕێ. من باسە کەرتە تایبەت ناکەمە، نەنا من باسە کەرتە مردمی ئەەکەم. من باسە کەرتە مردمیەک ئەەکەم وا مردمێک لە جێگەیەک لە مێژووە هەڵەسێت و جلوەیەکی تر لە خۆی دەرەخات. خەیلە پیرۆزە ئەمەی کە حکوومەتە فاسدەکەی عێراقە تازەی دەستکردە نظامە سڵتەی جودۆ کریستیانەتی و بەچکە فاسدەکەی حکوومەتە ئیقلیمی ئاور لە مامۆستایان ئەم سەرزەمینیانە نەداوە. دەبوایە بترسیانە لەوەی کە ئەمانەی وا گەرەکیان بوو جیلێکی مەسمومی خەسیاگی بێ عەقڵ لە مردمە کورد دروستکەن بە دانە پوڵێکی فرە بە مستەخدمینە مامۆستا ئینسانە خەسیاگیان دروست کردە هەروە چۆن ئاموزش و پەروەرشە ئێران ئەیکا، ئاموزش و پەروەرشە تورکیە ئەیکا، ئاموزش و پەروەرشە سووریە ئەیکا. ئەمەی کە ئەمانە لە بەرامبەرە مامۆستایان وێسیاگن دەسە تەقدیرە ڕۆژگارە، بەختە ئینسانە کورد و سەرزەمینە کوردە، بەختێکە وا پاڵمان پێوە ئەنێ بیر لە وەزعیەتێکی تر بکەینەوە، وەختێسی بیر بکەینەوە لە دروستکردنە نەهادە پەروەردەیە مردمی و کوردی، گۆڕینە دروسەکانە ئینسانی و پەروەردەکردنە ئینسانە کوردی و تەمینکردنە جێگە پێگە و باشترین معاشە بۆ مامۆستایانە کە پەروەردەیە ڕۆڵەیە کوردە ئینسانە گەورەیە کوردەکەن. بەرەبەرە لەم فەزا دەبێت نوێنەران و گەورەکانە مامۆستایان بێنە دەرۆ، بەرەبەرە دەبێ مانیفێستی کوردانەیە مامۆستایان بێتە دەرۆ، بەرەبەرە سەرەتایەک ئەبێ کە مامۆستایان ئەووەڵین چەسپە کۆمەڵایەتیە گەورە بەرامبەر بە ئەم مردمە ئێمە دروست ئەکەن و ئەم ڕووداوە ئەگۆڕن. جەهان ناگەڕێتەوە دوای بایکۆتە مامۆستایان. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە هەموو تەوانیەوە، بە هەموو دەسیەوە، بە هەموو تریبونە تەبلیغیەوە، بە هەموو ڕۆحە کوردانەیەوە مادی و معنەوی بەرەو دروستکردن نەهادە مردمیە پەروەردە ئەڕوات و هەموو هێز و گڕەخۆی ئەداتە دەمە مامۆستایانێکەوانە ناوە بایکۆتە و ڕۆڵە گەرێک کە پاڵ پشتە مامۆستاکانیان بوون لەم بایکۆتە. لایەوە خۆش.